من لە ساڵی 1970 کەوتومەتە کۆکردنەوەی کتێب. تەمەنم ڕەنگە دەوری 13 ساڵێک دەبوو، هەر لەو دەوروبەرە لە 12 بۆ 13. بۆیە شڕوم کردە دنیای کۆکردنەوەی کتێب، چونکە هەستم دەکرد بە ڕاستینەوە نەتەوەی کورد لە دەوڵەتی عێراقا ناسنامەکەی ونە، دەوڵەت کار بۆەوە دەکا کورد بخاتە پەراوێزەوە. تەنیا ناسنامە و تەنیا کلتورێکە بەرچاو بوو کە دەوڵەت پشتگیری دەکرد کە کلتوری عەرەبی بوو. من دەمویست لە ڕێی کتێبەوە بە ناسنامەکەی خۆم ئاشنا بم. ئەوەم لا دروست بوو کە ئەرشیف دانیم، کتێبی زۆرمان هەبێ، بە تایبەتی کە ئێمە وەکو کورد مەسەلەن دام و دەستگای فەرمیمان نییە کە کتێبخانەی گەورەمان هەبێ، موزەخانەی گەورەمان هەبێ، مەسەن ئەرشیفخانەی گەورەمان هەبێ، خانەی دەستنووسمان هەبێ، هەموو ئەو بۆشاییانە پاڵی بەمنەوەنا بایەخ بە هەموو شتێکی کوردی بدەم کە نووسرابێ، ئەنجا چ بەدەست بێ یا بە چاپ. بەڵام دوجار کە سەیرەکەی مەسەلەن ماڵ جێی ئەو هەموو شتەی لێ نابێتەوە، بەریەککەوتن لەگەڵ ماڵەوە یا دروستە بێ. خانم حەزەکە ماڵێکی پوخت و دیکۆرێکی جوانی هەبێ، کەسێکی نووسەر یا ڕۆژنامە نووس یا میدیاکار حەزەکە کتێبخانەیەکی دەوڵەمەندی هەبێ، ئەرشیفێکی دەوڵەمەندی هەبێ. دوجار بیرم لەوە کردەوە کە من ماڵ و کتێبخانە لێک جیاکەمەوە، لە هەمان کاتە کتێبخانەکەم ببێتە شوێنێکی گشتی خزمەت بە خەڵکیش بکە. تەمەنی ئەم کتێبخانەی من وا بۆ 46 ساڵێک دەچێت، بە درێژایی 46 ساڵ من ئەرشیفێکی زۆرم کۆ کردەوە، بەڵام زۆر بەداخەوە لەبەر هەلومەرجی کوردستان کە بەردەوام لە حاڵەتی نائارامیدا بوو، بەریەککەوتن پێکدادان لە بینی شۆڕشی کورد و حکومەتی عێراقا بوو، هەموو شتانە وای دەکرد ئەرشیفێکی زۆری نەکەر من زۆربەی ئەرشیفی نووسەران و ئەدیبانی کورد بڕوا و تەنانەت ماڵێکی زۆری کوردیش تاڵان بکرێ. من ماوەی 25 ساڵ هەبێ کە کارم بۆ کتێبخانە کردووە، بەڵام لە ساڵ 2015 2715 کوردی کتێبخانەکە بە فەرمی کردنەوە، ڕاشم گەیان تەبەی کە ئەم کتێبخانەیە مڵکی کوردستانە، مڵکی میلەتی کوردە، وەکو وەقفێکیش بڕیارم داوە بمێنێ کە دوای منیش ئەم کتێبخانەیە بەردەوام بێ. سەرەتا بە 5000 کتێب دەستی پێکرد، تەبی وەکو عەرزم کردن زۆر کتێب و ڕۆژنامە و گۆڤاریشم فەوتە لەبەر بێجێیی، لەبەر هەلومەرجی نائارامی کوردستان. لە 2015 ژمارەی کتێبخانەی کارێز 5000 کتێب بوو، لەو ژمارەیە زیاتر گۆڤار، لە هەردووچیان زیاتر من ڕۆژنامەم هەبوو. بەڵام ئێستا دوای تێپەڕبوونی 6 ساڵ ژمارەی کتێب لە کتێبخانەی کارێز گەیشتوتە 12000 کتێب، 8000 کتێبی کوردیە، نزیکەی 4000 کتێبی عەرەبیە، هەروەها کتێبم بە زمانانی تر هەیە، بە چەند زمانی تر، بەڵام بەشی هەرە زۆری 160 یا 100 بڵین 70 کوردیە، 130 عەرەبیە، کەمکەمە بە زمانی تریشەیە. ئەرشیفێکی زۆری ڕۆژنامەکانی کوردستانم هەیە، ئەرشیفێکی زۆری گۆڤارەکانم هەیە، هەروەها شتی دانسقەشی تێدایە. مەسەلەن ئەمە هەر تەنیا کتێبخانە نییە، من هەوڵم داوە ئەوە وەکو ناوەندێک بێ بۆ ناساندنی کللتوری کوردی. تۆ بۆیە تابلۆ ئەبینی، بۆیە مەسەلەن یادگاری کۆنە بینی، دراوە بینی، نووسراوی نووسەرانم هەڵگرتووە، وێنەم زۆر هەڵگرتووە، زۆر بابەتی هەمە جۆرم هەڵگرتووە، وێنەی شاعیرانم لە ڕێی هونەرمەندانەوە کێشاوە بۆ ئەوەی کە بەنەوەی نوێبی بیناسێنین، زۆر نەخشەی کوردستانم هەڵگرتووە، ینی گەلێک دکومنت کە هەر هەمووی گزارش لە کللتوری کورد و کوردستان دەکا. جوانشتی خۆی ئەڵێ ئەمە زۆر هەموو تەفسیرێک سێری کە بە عەرەبی و بە کوردی و بە زمانەکان تریش ئەگەر بێت و ڕێی مفەسیرەکەی تیان نەبێ معنای هیچ تۆ هەر ناقدی. بەڵام دوجار بە ئەزمون بۆم دەرکەوت، ڕاستە ڕۆژی وا هەیە ڕەنگە 5-6 کەس بێ، بەڵام ڕۆژی واش هەیە سەروی 50 کەس سەر لە کتێبخانەکەدا. هەموو چین و توێژێ دێتە کتێبخانەکە، ینی تەنانەت منداڵ هێشتا نەچۆتە بەر خوێندن، تەمەنی 3 ساڵە 4 ساڵە دێ خۆی بە کتێبخانەکەیا دەکا، سەیری شتەکانەکە، سەیری شتانە دەکا کە نمایش کراون، سەیری تابلۆکانەکە، کتێبی منداڵان هەیە دێ لاپەڕەکانی هەڵەداتەوە، ئەگەر نەشزانێ بخوێنێتەوە بە پێی وێنەکان سیناریۆی چیرۆکەکە لە خەیاڵی خۆی دروستەکە، وێنە لەگەڵ کتێبە هەڵدانەوەی کتێبەکە یا گۆڤارەکە سیناریۆیەک ئەڵێ و سەیرەکەی ئەی خوێنێتەوە، بە مێشکەی خوێنێتەوە. کوڕانی گەنج دیێن لە هەردوو ڕەگەز، هەم نێر هەم مێ،
قوتابی و خوێندکارانی زانکۆ دێن بە تایبەتی بەشی زمانی کوردی بەشی مێژوو بەشی دەروونناسی بەشی کۆمەڵایەتی نەکەن لە زانکۆی کەرکووک بەڵکو لە زانکۆکانی دەرەوەی کەرکوچیش بۆ نووسینی راپۆرت و بۆ ئامادەکردنی توێژینەوە ڕوو لە کتێبخانەی کارێز دەکەن تەنانەت زۆر توێژەر کە تێزی ماستەر و دکتۆراش ئامادە دەکەن دێن سوود لە کتێبخانەی کارێز وەرەگرن بەڵام ئێمە یەکەم دەستگا بووین کە لە دوای کۆرۆناوە دەستمان بە چالاکی کللتوری کرد هەتا ئێستا نزیکەی زیاتر لە 20 چالاکیمان لە ناوەڕاستی ساڵی ڕابردووە تا ئێستا لە ماوەی 7 مانگا سەروی 20 چالاکیمان کردوێتەوە پیشانگای شیرێونەریمان کردوێتەوە شانەوەی تیادا نمایش کراوە کۆڕ و سیمیناری تێدا کراوە هەمە جۆر چالاکیمان تێدا کردووە ئێستا هەفتانە چوارشەممەی کارێزمانە هەیە هەموو چوارشەممێک ئێمە کۆڕێگرێ دەدەینی تر دەربارەی هەموو شتێکە بەڕاستی کتێبخانەی کارێز بەڕووی هەموو ئایدیاکان ناکراوەتەوە ئەوە نییە بڵێ یەک بازنەمان دیاری کردبێت لە چوارچەوەی بازنێکی هزری یا بازنێکی بابلین کۆمەڵایەتی یا بازنێکی ئەدەبی نەخێر بەڕووی هەموو بازنەکانی ڕۆشنبیری و کللتوردا کراوێتینەوە هەموو کەسێک بۆی هەیە بێ لە کتێبخانەی کارێزە کتێب بخوێنێتەوە کۆڕ گرێبدا سیمینار بکە تەنانەت خولی ڕۆشنبیری و هوەریشم کردوێتەوە من بۆ خۆم بۆ قوتابیان و خوێندکاران خولی خۆشنووسیم کردوێتەوە خولی نیگارکێشیم کردوێتەوە بەگشتی کتێبخانەی کارێز ناوەندێکە بۆ کۆکردنەوەی هەموو چالاکێکی ڕۆشنبیری لە ئامێزگرتنی هەموو چالاکێکی ڕۆشنبیری و کرانەوە بەڕووی هەموو ئایدیا و بیر و بۆچوورێکدا